کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزانە و لیژنە هاوبەشەکانی قائیمقامیەتی سلێمانی بەردەوامن لە سەردانکردنی ناوبازاڕی شاری سلێمانی بەدواداچوونەكان بۆ نرخ و کوالیتی کاڵا و پێداویستیەکان. ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قائیمقامیەتی سلێمانی وەکو ئەرکی هەمیشەیی خۆمان لە ڕۆژانی عارفەیە و ڕۆژانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە هەسان بە سەردانکردن و پشکنین بۆ ناو بازاڕی شاری سلێمانی بۆ کاڵا و شتومەکانێکی خواستی لەسەر لایەن هاوڵاتیانە وەکو نقڵ و چەرەس و چەندین بابەتی تر ئێمە چاودێری وردەکەین و ڕێنمایی دوکاندارەکانەکەین کە پابەندی ڕێنمایەکان بن و هەروەها داوا لە خەڵکەکەین کە لە کاتی کڕینی ئەو شتومەک و پێداویستیانی کە پێویستیان پێێتی بەوردی چاودێری شتەکان بکەن لە ڕووی بەروارەوە لە ڕووی بزانن کە ئاەک و ئەم موادی کە ئەیکڕن ئاەک و تێک نەچووە یا شیاوە یا شیاونیە چۆن هەن کەسانێک لەوانەیە لەم کاتەیە هەلەکە بقۆزنەوە و موادی خراپ بە سەیرێکی هەرزان بفرۆشن بۆیە داوا لە خەڵکەکەین کە ئەوانیش وەکو ئێمە پێویست ئەوانش ئاگایان لە کوالیتی و لە باشی ئەو موادانەیە کە ئەیکڕن ڕۆژانە. ئەندامێکی لیژنەکە دەڵێت بەردەوام دەبین لە پشکنین و گەڕانەکانمان لە ناو بازاڕدا پێویستە فرۆشیارانیش هاوکار بن و ڕێنمایەکان جێبەجێ بکەن. سەردانی شوێنە گەشتیەکان بە ئامەکەین وەکو فڕنەوە خانەوەی تر هەر شوێنێکمان پێ بڵێن ئێمە سەردانەکەین بەنسبەت فڕنەکانەوە پێویستە خاوەنی فڕنەکانی ئیتیمان بن بە سینیەکان نەشکا بێ دۆڵەکانیان ژەنگی نەکردبێ ژووری بوخارەکان بەردەوام پاکەن و کلسی کردبێ یان ژەنگی کردبێ وەکو ڕێنمایەکانی پێشووتریش بەکارهێنانی کڵاو سەدرێ دەستکێش دمامک ڕێنمایە خۆپارێزەکان جێبەجێ بکەن. لیژنە هاوبەشەکانی قائیمقامیەتی سلێمانی ڕۆژانە و بەردەوام لە ڕێگەی چەندین تیم گەڕان و پشکنین ئەنجام دەدەن بە مەبەستی چاودێریکردنی بازاڕ و کۆنتڕۆڵکردنی نرخی کوالیتی شمەک و پێداویستیەکان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.